بێگومان ئیرۆ بیرانینە شەهیدێکی مەیە شەهیدێ ئەنجومەنە نیشتیمانی کوردی سەیفەدین ئەحمەد وەرازی هەر ئەم تێن لەسەر گەیانێ شەهیدات ئاخبن براستی گوتن تێرا واناکن ژبەر کو ئەم چ بێژن ئەم نکا مافێ شەهیدا بنوە شەهید ئەون یێگۆ دارا ژیانێ دارا ئازادیە بخویناخوا ئاو ددن شەهید ئەون ئێگۆ تاریە لە پێشیا گەلێ خۆڕۆنی دکن شەهید ئەون ئێگۆ جانێ خوافیدا دکن ji bo azadî û serbestiya Kurdistanê û çêkirina dewletekî serbixwe.